ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەر ناردنی 700 ملیار دینار بۆ ماوەی 3 مانگ دەربڕی و پارەی هەر 3 مانگەکەش کە دەکاتە 2 تریلیۆن و 100 ملیار دینار دەنێرێت. ناردنی ئەم بڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان بە شێوەی قەرز و بۆ موچە دەبێت تا ئەو کاتی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند چارەسەر دەبێت. ئەوەش لە کاتێکدا پێشتر هەرێمی کوردستان وەرگرتنی 500 ملیار دیناری وەک سولفە و قەرز ڕەت کردبووەوە. لە دوای بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق، مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچووی هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند توانیمان لەگەڵ سەرۆکوەزیرانی فیدراڵ بگەینە ڕێکەوتنێکی گونجاو بۆ دابینکردنی موچەی هاوڵاتیان. هاوکات مەسرور بارزانی لە پەیوەندێکی تەلەفۆنیدا سەبارەت بە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق سوپاسی محەممەد شیع سوودانی کردووە و ڕایگەیاندووە هیوادارم ئەم ڕێکەوتنە ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ و بە پێی دەستور و ڕێکەوتنەکان. ناردنی ئەم بڕەپارەیە بۆ موچەی موچەخۆران لە کاتێکدا موچەخۆرانی هەرێم مانگەکانی 7 و 8 موچەیان وەرنەگرتووە و کارتی خوێندن و تەندروستی و بەشێک لە فەرمانگەکانیش لە بەشێکی فراوانی هەرێم پەکیان کەوتووە. بەوتەی خالید شوانی وەزیری دادی عێراقیش ئەو پارەی دەنێردرێت بۆ دابینکردنی موچەی مانگەکانی 9 و 10 و 11. بەڵام هیچ هەواڵێک لەبارەی دابەشکردنی موچەی مانگەکانی 7 و 8ەوە لە ئارادا نییە. ئەمەش لە نیگەرانی و ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران کەم ناکاتەوە کە داوای 2 موچەی لەسەر یەکیان دەکرد و ترس هەیە ئەم ساڵ 2 موچەیان بفەوتێت. بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا پێشتر خەلیل دۆسکی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بانگێشنامەیەکی ئاڕاستی هەردوو وەزیری دارایی عێراق و وەزیری دارایی هەرێم کردووە بۆ میوانداریکردنیان لە بارەگای لیژنەکە بە مەبەستی گفتوگۆ دەربارەی شایستە داراییەکانی هەرێم. دەشڵێت لیژنەکە لەگەڵ هەردوو وەزیر گفتوگۆ لەبارەی شایستە داراییەکان و موچەی فەرمانبەرانی هەرێم و داهاتی نەوتی و نانەوتی هەرێم دەکات. ئەم ڕێکەوتنە سەرڕای ئەوەی کاتیە و بە قەرز پارە دەدرێتە هەرێم، بەڵام ناڕەزایەتی لەبارەی ناردنی لای هەندێک لایەنە شیعەکان دروست کردووە. بەو هۆیەوە مستەفا جەبار سەنەد ئەندامی پەرلەمانی عێراق شەممە ڕایگەیاند لە ڕێی پارێزەرەکەیەوە و لە دادگای فیدراڵی سکاڵا لەسەر ئەنجومەنی وەزیرانی عێراق تۆمار دەکات لە بەرامبەر ناردنی پێشینەیەک لە دەرەوەی شایستە دارایی نێو یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان.